بەسە 20 کەڕە پێم وتی جاتر وا نەکەی دەها وا نەکەی ڕەزاڵم لەخوا بترسە ئەو بوو بەرویتە دەیجانی مناڵەکان و خێزانت و بە هەموو شەوازە دەست ئەوە شوێنی ئەی نازانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەهی کردووە لێی حەرامە فەرموویەتی هەر کەسێکتان دەستی وەشان فەلیەتەقی الوەجه با ئاگادار بێت دەستی بەری دەمچاو نەکەوێت مناڵەکە دەگەڕێتە تەمەیەکی بدە لە باڵی بدە لە قاچی بدە لە جێگەیەکی بەس بە مەرجێکە لێی شێدەی بۆ تەربیەت بێ شوێنی نەکەوێ نەتەزێ نەشکێ خوێنی لێ نەیە ئەگەریش بتوانی کێشەکانت بەبێ لێدان حل بکەی وەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دایکمان عایشا فەرمیێ هەرگیز نە لە مناڵی داوە نە لە خزمەتکاری داوە نە لە ئافرەتی داوە بە جوانترین شێوازیش پەروەردەی ماڵەوەی کردووە بۆیە ئاگادار بە دروست نییە بدەی لە دەم و چاو. سەلام عەلەیکوم.